advantage بەڕێزان لەم خاڵەیانە کە ئێمە هەمانە پێمانەڵێ هەر گۆڕانکاریەک پێویستە لەبەر چاو بگیرێت هەر گۆڕانکاریە کاتێک کە تۆ گۆڕانکاریەکەکەی لە هەیکەلی ئیداری لە هەیکەلی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشەکەی یاخود ئەو استراتیژیانەی کە ئەیگریتە بەر پێویستە دوو خاڵ لەبەر چاوبی یەکەمیان ئەدڤانتەج دووەمیان دیز ئەدڤانتەج کەواتە ئەمە دوو خاڵی زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ وەکو خاوەنکارێک وەکو کۆمپانیایەک یاخود وەکو دامەزراوەیەک کە کارەکەی کە خاوەن بزنسی خۆتی پێویستە دوو خاڵ لەبەر چاو بگری ئایا ئەم خزمەت گوزاریانی کە تۆ پێشکەشێکی یاخود ئەم استراتیژیانەی کە تۆ ئەیگریتە بەر لە پێناو بەردەوامیدان بە چی بەردەوامیدان بە sales level of compliance لە پێناو فرۆشتنی خۆتە یاخود لە پێناو ئەو ئاستی فرۆشتنت پێویستە ئەم دوو خاڵە لەبەر چاو یەکەمیان ئەدڤانتەج دووەمیان دیز ئەدڤانتەج واتە قازانجی ئەو استراتیژە و زیانی ئەو استراتیژە بەڕێزان زۆر جار کۆمپانیاک گەورەکان بە تایبەتی کاتێک کە استراتیژێک بۆ پێگەێنانی یاخود بۆ گەیاندنی خزمەت گوزاری بۆ بەکاربەران ئەخەنە ڕوو بێگومان چەند قازانجێکیە و لە بەرامبەر ئەمەشا چەند زیانێکیە بەڕێزان یعنی تۆ تەماشا بکە هەموو شتێک لە دنیاە باشە و خراپەی خۆیە ئەدڤانتەج ئان دیز ئەدڤانتەجیە کەواتە ئەم دوو فاکتەرە هەمیشە ئەبێ خاوەنکارەکان خاوەن سەرمایەکان خاوەن بزنسەکان خاوەن کۆمپانیاکان ئەبێ ئەم دوو خاڵیان لەبەرچاو بێ سوود و زیان ئایا ئەگەر من ئەم استراتیژە بەکاربێنم چەندێ قازانجەکەم و ئایا ئەگەر من ئەم استراتیژە بەکاربێنم چەندێ زیانەکەم بێگومان ئەمە خاوەنکارەکان زیاتر لەم سوود و قازانجە لێکدانەوەی بۆکەن بەڕێزان ئەمەتان بەیەک نمونەی بەسیط بۆ باسەکەم زۆر جار کۆمپانیایەک هەیە کە کۆمپانیای ساختکردنەوەی کەلوپەل و پێداویستیەکانی خواردەمەنیە بە هەموو جۆرەکانیەوە زۆر جار لە بەرهەمێکە تەماشاکەی ئامادەیە زەرەر بکە دیز ئەدڤانتەج بکە لەبەر چی لەبەر ئەوەی کە بەرنامەی واداناوە کە لە بەرهەمەکانی تر زۆرترین چی بکە ئەدڤانتەج بکات زۆرترین قازانج بکات کەواتە بەگشتی کاتێک کە تۆ هەر گۆڕانکاریەکەکەی ئەنی چەنج وڵبی کۆنسایدر هەر گۆڕانکاریەکەکەی پێویستە لەبەر چاوت بێت چی ئەدڤانتەج ئان دیز ئەدڤانتەج لە پێناو چیە لە پێناو account customer feedback and sales level of compliances واتە لە پێناو ئاستی فرۆشتنت لە پێناو ئەو فیدباکی کە ئەگاتەوە بچێ کە ئەگاتەوە بە بەکاربەر ئایا بەکاربەر ڕەئی لەسەر ئەم خزمەت گوزاری ئێمە چۆنە ئایا بەکاربەر توانیمانە قەناعەتی پێ بکەین یاخود نا ئایا ئێمە توانیمانە ساتیسفیکیشن کەستەمەر بەدەست بێنین ڕەزامەندی بەکاربەر بەدەست بێنین ئەگەر هەر کۆمپانیەک توانیت ئێمە بکە بەدڵنیاییەوە زۆرترین قازانجەکە و بەردەوامە بێت لە قازانجکردن و لە بازاڕیکردن خاڵێکی ترمانێ بەڕێزان من پێم خۆشە بەداخەوە لەبەر کەمی کاتەکە تەماشاکەی زۆر جار بەڕێزان مەجبورە بین بە خێرایی سڵایدەکان تێپەڕێنین هەرچەنێ قسووریشمان نەکردووە لە تێپەڕانی هیچ سڵایدێکە خاڵێکی ترمان هەیە بریتیە لە چی بریتیە لە determine the most important service attributes on which computer are most vulnerable بەڕێزان ئەم خاڵیان بریتیە لە چی بریتیە لە دیاریکردنی سروشتی خزمەت گوزاریە گرنگەکان تۆ تەماشا بکە بەڕێزان دیاریکردنی ئەو خزمەت گوزاریانە و سروشتی ئەو خزمەت گوزاریانە چۆنە لە کاتی چیە لە کاتی کۆمپیتیشنە کەواتە بەگشتی هەنگاوێکی ستێپێکی تر بۆ ناساندنی استراتیژی خزمەت گوزاریەکان بریتیە لە چی بریتیە لە تهدیدکردنی سروشتی خزمەت گوزاریە گرنگەکان لە کێبڕکێیە چونکە ئەمانە چین چونکە لە ڕاستیە کێبڕکێکردن زۆر جار ئەکەوێتە بارودۆخێکی ناسکەوە ئەکەوێتە زۆر جار ئەکەوێتە بارودۆخێکی هەستیارەوە لە ڕاستیە هەستیار باشترە چونکە ئەگەر تۆ نەتوانی ئەم بارودۆخە هەستیارە تێپەڕێنیت بەدڵنیاییەوە ناتوانیت وە خاوەن کۆمپانیایەک بێ وە خاوەن دامەزراوەیەکی دارایی بێ ناتوانیش بەردەوام بی لە بازاڕە کەواتە تۆ کاتێکە ئەم خزمەت گوزاریانت پێشکەشەکەی
ئەبێت چی بکەی ئەبێت بە گشتی ئامادەیان بکەی بۆ چێبڕچێکردن بەڕێزە تۆ تەماشا بکە بەڕێزە لەم سەردەمەنوێی بازاڕیکردنە چەندین کۆمپانیای گەورە هەیە کە لە مەجای چیا کارەکەن لە مەجای ئۆنلاینە چەندین کۆمپانیای گەورە هەیە خاوەن زۆرترین ئاسانکارین لە بازاڕی کارە تۆ تەماشا بکە منافسی کۆمپانیای ئەمازۆن کێ کۆمپانیای ئەلیبابێ تۆ تەماشا بکە منافسی کۆمپانیای ئەپڵ کێیە کۆمپانیای گالاکسی و سامسۆنگ و هەموو ئەمانەیە تۆ تەماشا بکە منافسی کۆمپانیای BMW چییە تەماشاکەی مارسیدزە تەماشاکەی مازدایە تەماشاکەی توێتایە تەماشاکەی توزانم هەموو جاگوار هەیە بێنتڵی هەیە هەموو ئەم شەریکاتە گەورانەی سیارە هەیە کەواتە تۆ کاتێک استراتیژێکی جیاواز ئەگریتە بەر بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاری ئەبێ چی بکەی ئەبێ تۆ تحدیدی سروشتی ئەم خزمەت گوزاری خۆت بکەی لە پێناو چیە لە پێناو چێبڕچێکردنا بەڕێزە کەواتە هەموو کۆمپانیایەک خاوەن تایبەتمەندی خۆیەتی کەواتە بەم تایبەتمەندیانەی ئەم کۆمپانیانە ئەتوانیت بەرهەمەکانیان هەڵبژێری بەڕێزان باشترین نمونە بۆ ئەم دێرە چییە بریتیە لەوەی کە زۆر کەس هەیە لە دنیاە ئێستا تەنیا و تەنیا حەزی لە چیە حەزی لە کۆمپانیای ئایفۆنە یعنی تۆ حەزی لە مۆبایلی ئایفۆنە حەزەکە بەرهەمەکانی کۆمپانیای ئایفۆن بەکاربێنێت بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ بەکاربێنێت باشە یعنی زۆر جار هەر لە برادەکەی خۆت پرسە ئەڵێ بۆ ئایفۆن بەکارێنی ئەڵێ حەزم لێ یعنی زۆر جار خەڵکانێک شەیە بە تەنیا و تەنیا حەزیان لە گالاکسیە یعنی تۆ تەماشا بکە بەڕێزان یعنی ئەم دابەشبوونە ئەم شێوازی تایبەتمەندی و سروشتی خزمەت گوزاریانی کە کۆمپانیەکان پێشکەشەکەن لە ڕاستیا کۆمپانیەکانی پێناسرێتەوە بەڕێزان ئەمە یەکێکە لەو نهێنیانە یاخود لەو تاکتیکانی کە زۆر جار کۆمپانیەکان تایبەتمەندیەک بۆ خۆیان دروست دەکەن کەوا ئەکات گەورەترین چینی بەکاربەر بەلای خۆیان ڕابکێشێت بەڕێزان خۆجیاوازیەکانی نێوان کۆمپانیای ئەپڵ و کۆمپانیای گالاکسی هێندە زۆر نین احتیمالە بەس لە کامێرەیە جیاواز بن احتیمالە لە شێواز و دیزانی مۆبایلەکەیە جیاواز بن بەڵام کۆمپانیای ئایفۆن مەسەلەن کۆمپانیای ئەپڵ بۆ خۆی تایبەتمەندیەکی دروست کردووە کە زۆرترین بەکاربەر حەزەکات بەرهەمەکانی ئەم کۆمپانیایە بەکاربێنن کەواتە بەڕێزان ئەم خاڵیان پێمانەڵێت کە گرنگە دەستنیشانی سروشتی ئەو خزمەت گوزاریانە بکەی لە پێناو چیان لە پێناو چێبڕچێکردنە ئەبێت تۆ کارێکی وا بکەی ئەبێت تۆ کارێکی وا بکەی کە چی بێت ئەبێت تۆ کارێکی وا بکەی کە کۆمپانیەکان هەمیشە بەو بەرهەمانەیە بناسرێنەوە بەڵێ بەڕێزان خاڵێکی ترمانەیە کە ئەوش بریتیە لە چی بریتیە لە determine the most important service attributes for meeting and exceeding customer expectation ئەم خاڵەشان بریتیە لە چی بە هەمان شێوە بریتیە لە دەستنیشانکردن یاخۆ تهدیدکردنی سروشتی خزمەت گوزاریە گرنگەکان لە پێناو چیا بەڕێزان لە پێناو ئەو کاتەی کە بەکاربەرەکان کەستەمەر چاوەڕوانیان هەیە لە چییە لە بینینی ئەو کەلوپەل و خزمەت گوزاریانی کە پێشکەشیەکە کەواتە بەڕێزان هەموو کۆمپانیەکان کاتێک استراتیژێکی باشیان ئەبێت ئەو کاتەیە کە چی بێت کە ئەو بەرهەمە یاخود ئەو خزمەت گوزاری کۆمپانیانە بەکاربەر ئەیبینێت بۆی لێی پەشیمان نەبنەوە تۆ تەماشا بکە بەڕێزان زۆر کۆمپانیا هەیە لە دنیا کاتێک کە بەکاربەر تەنیا چاوی بە بەرهەمەکانیانەکەوێت تەماشاکەی چییە حەز لە ئەو بەرهەمە ئاکات حەز لەو خزمەت گوزاریاکە تۆ تەماشا بکە زۆر جار براندێکە بینیت کاڵای کۆمپانیایکی بەناوبانگە بینی سعاتێکە بینی عینەکێکە بینی تەماشاکی براندێکی جیاوازە ئۆتۆماتیکی تۆ کاتێکە میتینگە بێت کاتێکە تێئەپڕیت بەلایە تەماشاکەی ڕاستەوخۆ تۆ داڵخەت ئەڕوات بۆ لای ئەو بەرهەمە حەز لەو بەرهەماکەی ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ استراتیژی ئەم کۆمپانیانە ئەگەڕێتەوە کە ئەم خزمەت گوزاریانە پێشکەشەکەن تۆ تەماشا بکە بەڕێزان زۆر کۆمپانیا هەیە لە دنیاە تەنیا و تەنیا براندی بەناوبانگ دروست دەکات ساڵانە چەند بەرهەمێک دروست دەکات خۆ چەندین سیارەی چەندین شەریکات سیارەیە لەوانە ڕۆزڕایس ساڵانە 5 بۆ 6 بۆ 10 سیارەیەک دروست دەکات کە ئەمە براندێکە و تایبەتە بەخۆی تەماشاکە عینەکی ڕایبان شەریکی ڕایبان ساڵانە چەند عینەکێکی دیاریکرا و حدودێکی دیاریکرا و ئینتاجەکە بەڕێزان بە کواڵەتی جیاواز
کەواتە ئەم براندانە هەمیشەوە ئەکات کە بەکاربەر بیبینێ ڕاستەوخۆ خواستی بچێت بۆ بەکارهێنانی ئەم بەرهەمانە و لە هەمان کاتشە بەڕێزان زۆر جار بەکاربەرەکان ئەکسپکتیشن زۆر جار کەستەمەر چی هەیە ئەکسپکتیشنی هەیە چاوەڕوانی زۆر زیاترە لە کۆمپانیەکان چاوەڕوانی پێشکەشکردنی بەرهەمی زۆر باشترە لە کۆمپانیەکان کەواتە بەگشتی هەموو کۆمپانیەکان لە دنیاە هەموو کۆمپانیەکان یعنی بەکاربەر چاوەڕێی ئاسانکاری و خزمەتگوزاری زۆر باشیان لێکە بەڕێزان ئێمە هەمومان لە هەرێمی کوردستان ئێستا بەکاربەری هەردوو کۆمپانیای ئاسیاسیال و کۆڕک تەلیکۆمین یعنی هەموو بەکاربەرێک چاوی لەوەیە خزمەتگوزاری ئەم کۆمپانیانە هەمیشە باش بێت مثلەن ئاسانکاری لە ڕووی ئەو کارتە ئەو وەحدەی کە ئەیکێتە مۆبایلەکەتەوە ئاسانکاری لە ڕووی ئینتەرنێتەکانەوە ئاسانکاری لە ڕووی سورعەتی مۆبایلەکەەوە لە ڕووی سورعەتی دەنگەکانەوە ئاسانکاری لە هەموو ئەم ڕوانەوە بکرێ بۆیە بەکاربەر هەمیشە کەستەمەر ئەکسپکتیشن چاوەڕوانی زۆر گەورەی هەیە لە چی لە کۆمپانیەکان لەوەی کە چاوەڕێی خزمەتگوزاری زۆر باشیان لێکا و ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە کۆمپانیەکان بەبەردەوامی بمێنەوە بەڕێزان بەداخەوە ئەوەی کە بۆمان دیاری کراوە کاتی محازەرەکە لە ڕاستیە هەر ئەوەنەیە هیوادارم لە محازەرەیە تیشکێکمان خستی بێتە سەر ئەم چاپتەری دووەش زۆر سپاس بۆ گوێگرتنی ئەوەی بەڕێز و ئازیز زۆر سپاس بۆ هەموو لایەک لە کۆتایی هەموو محازەرێکە من جارێکتر ئەڵێمەوە هیوادارم جارێکتر هەمومان بگەینەوە بەناو کامپاس هیوادارم بتوانین جارێکتر لە ڕێگەی فەیس تو فەیسەوە باس لە محازەرانە بکەین لە ڕاستیە ئەمە کاتی زۆر باشی پێویستە لە ڕاستیە ئەمە مشارەکەی ئێوەی بەڕێزی پێویستە هیوادارم ئێوەش لە لای خۆتانەوە ئەم سلایدانە ئەم چاپتەرە بە تایبەتی بخوێنەوە چونکە چاپتەرێکی زۆر گرنگە من دڵنیام بۆ ئایندەی ئێوە بۆ مستەقبەلی ئێوە ئیشتان بە هەموو ئەم سلایدانە بێت با لە لای خۆتان بێت من دڵنیام ڕۆژێک لە ڕۆژان لە دوای تاوکردنی خوێندنەوە ناچارە بن پەنابەرن بۆ دەرفەتی کار بۆ بەدەستهێنانی کار بۆیە ئەم سلایدانەتان بالا بێت وەکو ئەرشیفی خۆتان من دڵنیام سوودی لێوەرئەگرن و دڵنیام هەرێکێک لە ئێوە ڕۆژێ لە ڕۆژان ئیشتان بەو سلایدانە بێت زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز زۆر سپاس بۆ کاتی کە ئەیبەخشن بە یوتیوب و بە محازەرەکان لە ڕێگەی ئۆنلاینەوە تا محازەرێکی تر هەر شاد و سەلامەت و بەختەوەر بن